دەستپێکی ڕۆژەکەیان بە کۆمەڵێک وەرزشی قورس دەست پێ دەکەن کە ڕەنگە بۆ وەرزشوانێکی گەنجیش ئاسان نەبێت. کۆمەڵێک وەرزشوانی تەمەنجیاوازن لە شاری سلێمانی و وەرزشی کۆنفۆ شاولینگ ناسرا و بە هونەری بەرگری ئەنجام دەدەن. وێڕای هەڵکشانی تەمەنی زۆرینەیان، بەڵام ئەمە نەبووتە بەربەست لەبەردەم خولیا وەرزشیەکانیاندا و چەندین جۆر وەرزشی قورس و جۆراوجۆر ئەنجام دەدەن کە دەرخەری لیاقەیەکی بەهێزی وەرزشین. گروپی کۆنفۆ شاولینین، هونەری بەرگری. ئێمە نزیکەی 15 ساڵە ئەم گروپەماندا مەزران و لە پارکی ئازادی. ئێمە جاران لە قاعە تەمرینمانە کرد، بەڵام ئێستا لەبەرەوەی هەواکەی پاک و خۆشە ئێستاین لە پارکەکە تەمرینەکەین. ئەمانە هەمووی تەمەنیان هەیە، لە تەمەنی 30 تیامانەیە تا تەمەنی 70 ساڵ 75 ساڵ. ئەمیان ماشەڵا بە قووەتن، لەشیان ساغە، دوور لە نەخۆشین. بەشێک لە وەرزشوانەکان بۆ چێژوەرگرتن و بەشێکیان بۆ چارەسەری نەخۆشی ڕوویان کردۆتە کۆنفۆ. بە قسەی خۆشیان بێت گروپەکەیان لە 100 کەس پێک هاتووە و ماوەی 15 ساڵە ڕۆژەکانیان بەم جۆرە دەست پێ دەکات. خۆم یەکێ بووم لەوانە کە هاتم بۆ ئێرە ئەم دەستم بە دەست بەرزە کردەوە قاچیشم، بەڵام ئیتر لە دوای ئەوەی کە هاتم بۆ ئێرە و ڕاضم کرد لەگەڵیانە هەتا ئیسە هیچ عیبێکم نییە. سوپاس بۆ ئازارم پێ ناگات، دارشکانن، بۆ کەس لێدان، شەق لێدانی لە ورک، ماسوولیانم زۆر باش، وەرزشی چاکەکەین. ڕاهێنەری گروپەکە ئاماژە بۆ دەکات قورسی ڕاهێنانەکانیان مەترسی بۆ سەر تەندروستی و جەستەی وەرزشکارە بەتەمەنەکان دروست نەکردووە، بەڵکو هۆکارێکی باشە بۆ زیادبوونی وزە و لیاقەی جەستەی وەرزشوانەکان. زۆربەی کەسەکانی ئەم گروپە ڕاستە لە ڕووی تەمەنەوە تەمەنیان هەڵکشەوە، بەڵام ماشەڵا لیاقەیەکی زۆر باشیان هەیە، یعنی ئەتوانم بڵێم زۆر لە گەنجەکان باشترن. بەڕاستی ئەمڕۆوە کووەبینن خەڵکێکی زۆر نەخۆشە یا زۆربەمان چۆنەڵێ کوشتەی دەستی مۆبایلین بەڕاستی، بە تایبەتی گەنجەکان کە زۆربەی خەریکی فەیسبووکن بەداخەوە، ینی لایەنی وەرزشی تا حەدێکی زۆر تا ڕادەیەکی زۆر ئەمڕۆ فەرامۆش کراوە. کۆنفۆ شاولینگ یان هونەری بەرگری وەرزشێکی کۆنی چینیە و لە ئێستادا لە هەرێمی کوردستان چەندیانە و گروپێکی تایبەت بەم وەرزشە دروست بوون. ئەم گروپەش یەکێکن لەو گروپانەی ساڵانێکی زۆرە لەسەرەم وەرزشە بەردەوامن. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.